بسم الله الرحمن الرحيم. أو شاخاني كديبينين أو شاخانة چەند گەورن بەو عەزەمەت و گەورەی خۆیان بەو هەموو شاخ و داخ و ئاسمان و ئەرزەی خوای گەورە باسی دەکات دەفەرمێت إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال. ئێمە ئەو ئەمانەتەمان کە ئەمانەتی ئەو دینەیە و ئەمانەتی گەیاندنی ئەو دینەیە و هەڵگرتنی ئەو دینەیە دەفەرمێ ئەو ئەمانەتەمان نیشانی ئەرز و ئاسمان و ئەو چیا گەورە و ئەو هەموو ئەرز و ئاسمانەیدا بەو گەورەی خۆیان فأبين أن يحملنها وأشفقن منها، نەیانتوانی ئەو ئەمانەتەی هەڵبگرن و ترسان لەوەی کە پێیان جێبەجێ نەبێ نەتوانن ئەو ئەمانەتی وەکو خۆی ئەدا بکەن. چۆنیەتیەکەی وەکو مفەسیرەکان باسییان کردو خوا دەزانێت، بەڵام گرنگەوەیە ئێمە کە لە ئاەتی داهاتوە بڕوامان پێ هەیە وەکو چۆن خوای گەورە باسی کردووە. خوای گەورە دەفەرمێت چی؟ وحەمەلەها الئینسان، یعنی چی؟ یعنی ئینسان ئەو ئەمانەتەی هەڵگرتووە کە ئەمانەتی دینداری و گەیاندنی ئەو دینە و هەڵگرتنی ئەو دینەیە. جا ئێمە لەسەرمانە ببینە شاهد بۆ ئەو دینەی و ئەمانەتی ئەو دینەی هەڵبگرین، یعنی لە ئەرزی واقعدا ئەو دینەی لە خۆماندا جێبەجێ بکەین و ڕەنگ بداتەوە لە ئاکار و ڕەفتاری ئینساندا بۆ ئەوەی ببینە شاهدێکی باش بۆ ئەو دینەی. ئەبوو عەلای مەودودی دەفەرمێ ئێستا ئیسلام زۆر پێویستی بەوەی هەیە وەکو چۆن ئێمە شاهدی قەولیمان بۆ داوە، شایەتومانمان هێناوە، شایدی بە کردەوەشی بۆ بدەین. یعنی چی شایدی بە کردەوە؟ بە کردار دین جێبەجێ بکەی لە ژیانی ڕۆژانەماندا بۆ ئەوەی شایدی بۆ بدەین، یعنی خەڵک کە ئینسانی موسڵمانی بینی بزانێت کە ئەوەی کە لە قورئان و سونەت داهاتووە لەو کەسەیدا مەوجودە، ئەو کەسە بزانێت کە وەکو بڵێ ببێتە نمونەیەکی زیندوو لەسەر زەوی. سید قوتب ڕزا و ڕەحمەتی خوای گەوری لێبێ دەفەرمێت چی؟ دەفەرمێ ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم کەسانێک سەریان خست کە قورئانیان لە دڵدا تەبع کرد و لە ئەرزی واقعی دەژدا جێبەجێیان کرد و بوونە نمونە و شایدی جوان بۆ ئەو دینەی. ئەو کەسانە پێغەمبەریان سەرخست صلی الله عليه وسلم کە دینیان لە خۆیاندا بەرجەستە کرد لە ئەرزی واقعدا. بۆیە هاوڵانی پێغەمبەری صلی الله عليه وسلم زۆر جار کە دەچوونە وڵاتان و بازرگانیان دەکرد، خەڵک خوڕەوشتی ئەو موسڵمانانەی دەبینی چی دەکرد؟ موسڵمان دەبوو. یعنی ئینسانی موسڵمان لەسەر یەتی کە ببێتە شایدێکی زیندوو بوونە شایدیش چییە؟ ئەوەیە ئینسان لە ئەرزی واقعدا و لە ژیانی ڕۆژانەیدا ئەو دینە ڕەنگ بداتەوە لە سیفەتەکانیدا بۆی ببێتە نمونەیەکی جوان. ئەوە شایدیدانە بۆچی؟ بۆ ئەو دینەی و ئێمە ئەو تەکلیفە و ئەو ئەمانەتەمان هەڵگرتووە پێویستە لەسەرمان چی بکەین؟ ئەو ئەمانەتەی بگەێنین وەکو خۆی ئەو دینەی جێبەجێ بکەین بۆی ببینە نمونەیەکی زوندی بۆ ئەو دینەی. خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی ئینشاءڵڵا بمان کاتە نمونەیەکی جوان بۆ ئەو دینەی و ببینە شایەدێکی باش بۆ ئەو دینەی لەگەڵ هەموو موسڵمانان. خوای گەورە عاقبەت خێر و سەرفرازی دنیا و قیامەتمان کە ئینشاءڵڵا. والسلام عليكم ورحمة الله وبركاته.